تا چەند دڵخۆشی چه هەستێکە دێکە ئەچی بۆ حەج؟ والله زۆر جا بڵێم چی لەوە زیاتر پیا و حەوت ساڵ چاوەڕێی شتێک بێ و ئەمڕۆ بێتە دی گەلێ خۆشە و من وەزانم ئەمڕۆ لەدایک بوو. ماوەی چەند ساڵە؟ حەوت ساڵە. حەوت ساڵە چاوەڕێی؟ حەوت ساڵە چاوەڕێم لە 2007 خۆم نووسیوە ئەم ساڵ ناوم دەرچووە. چه هەستێکە دێ لە دوای حەوت ساڵ؟ والله هەستێکی ئەوم هەیە وەکو تازە گەنج بوومەوە لەدایک بووم ئەوە دڵم خۆشە. چونکە سەفەرێکی ڕوحیە دینیە ئەمە سەفەرێکی گەشتیاری نییە بچی بۆ سەیر بسەپاوین سەفەرێکی ڕوحیە پاکردنەوەیە یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام پیرۆز کە جێبەجێ ئەکرێ. باشە لێرەوە داواکاری چێ بۆ کەسانی کە حەج بەجێ ناگەێنن؟ وەڵی دا داواکاریم ئەوەیە ئەگەر مەبەستیان حەج بێ ئەبێ هەموو کەس ناوی خۆی بنووسێ لەبەرەوەی نائومێد نەبێت لە ڕەحمی خوا. من حەوت ساڵ نووسیومە ئیوا هەبوو ئەیگو تازە ناو دەرناچێ بن ناویشم دەرچووە ئەمساڵ زۆری 2007 دەرچووە. یعنی حەجکردن شتێکە کە چوویتە ئەویانەوە حەزەکەی هەموو ساڵ بیتەوە ئەو شوێنە. چەند کەس داوای دوعای خێری لێ کردووی؟ والله جا لە حساب نایە قوربان لەوانەیە بڵێم ئەگەر 1000 کەس زیاتر داوای لێکردم لە خزم و لە جەنابی وەک جەنابەت تا هەوەی بینوێ کەوتومەشم بۆ حەجکەی دەبێت دوعای خێرمان بۆ بکەیت. ئینشەڵا ئەمێ دوعا بۆ هەموو موسڵمانان و خوشک و برایان بکەیت.